إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خدای پروردگار برجه بسر همولاک ماندام. خوای پروردگار برحم و بزی خوی بمان گیاره لبند راستقینکانی خوی. پیغمبر صلی الله علیه و سلم هیچ شتێک نییە کە بۆ ئێمەی ڕوون نەکرد بێتەوە. ئەوەی کە دەمان باتە بەهەشت و ئینسان پێی بەختەوەر دەبێت، و ئەوەشی کە ئینسان بەرەو دۆزەخ دەبات و ئینسان لە دنیا و لە قیامەت بەدبەخت دەکات. ئەو پێغەمبەرە صلی الله علیه و سلم هەموو شتێکی وەکو ڕۆژی ڕوون بۆ ئێمە ڕوون کردوتەوە، بۆ ئەوەی ئێمە گلەییمان نەمێنێت، بۆ ئەوەی ئێمە عوزر نەهێنینەوە، بۆ ئەوەی ئێمە بیان و نەهێنینەوە لە ڕۆژی قیامەتدا. پیغمبر صلی الله علیه و سلم هەموو شتێکی بۆ ئێمە ڕوون کردوتەوە. یەکێک لەوانە ئەوەیە کە پیغمبر صلی الله علیه و سلم بۆمانی ڕوون کردوتەوە ئەو کەسەی کە ئەهلی ئاگرە و صفاتی ئەهلی ئاگری جەهەنەمی هەیە، خوا پەناماندا لە فەرمایشتێکدا بۆ ئێمەی ڕوون کردوتەوە، بۆ ئەوەی ئێمە خۆمان لەو صفەتانە بپارێزین، خۆمان لەو کەسانە بپارێزین. بۆیە بە کورتی دەڵێن ئەهلی ئاگر کێن؟ پیغمبر صلی الله علیه و سلم لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت: وأهل النار خمسة. ئەهلی ئاگر، صفاتی ئەهلی ئاگر پێنجن. خوا پەناماندات پێنج جۆرە کەس ئەهلی ئاگرن. ئەگەر ئینسان تەوبە نەکا لەسەری بمرێت، خوای گەورە پەناماندات. بۆیە باسی دەکەین بۆ ئەوەی ئینسان خۆی لەو صفەتانە و لەو جۆرە کەسانە بپارێزێت. یەکەم لەوانە پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێت: الضعیف الذي لا زبر له. ئەو کەسەیە کە عەقڵێکی نییە کە پێی لە خراپە بگەڕێتەوە، کە پێی تێبگات. دوو جۆر عەقڵمان هەیە. عەقڵێک ئەوەیە کە ئینسان لە دنیادا عەقڵی دنیاداری و عەقڵی بەڕێوەچوونی هەیە لەو دنیاەدا، وەکو دەڵێن ئەو کەسە فێڵی لێ ناکرێ و بۆ دنیا زۆر زیرەکە، عەقڵی چاکی هەیە، مەداری چاکی هەیە، بۆ خۆی و بۆ مەسلحەتی خۆی زۆر عەقڵە و چاک لێ دەزانێت. دووەم جۆری عەقڵ ئەوەیە کە ئینسان پێی تێبگات، لە دینداریدا عەقڵێکی هەبێت کە نەکەوێتە ناو گوناه و تاوان و گوناه و تاوان نەکات، بۆ ئەوەی ئینسان لە ڕۆژی قیامەتدا خەجاڵەت نەبێت. هەندێک کەس هەیە تەنها جۆری عەقڵی یەکەمی هەیە، زۆر باشە، بەڵام جۆری عەقڵی دووهەمی نییە. ئەو کەسانە کە پێغەمبەر باسییان دەکات صلی الله علیه و سلم، ئەو کەسانن کە جۆری دووهەمی عەقڵیان نییە کە پێی تێبگەن، کە پێی بیر بکەنەوە، کە نەکەونە ناو گوناه و تاوانێک کە ئینسان لە ڕۆژی قیامەتێدا خەجاڵەت بێت. بۆیە العەقڵ یعنی المنع والزجر. بعقل دەڵێن عەقڵ یعنی ئینسان دەگێڕێتەوە، قەدەغەی دەکات، ڕێگری لەو ئینسان دەکات ئەو عەقڵەیە کە ئینسان بکەوێتە ناو گوناه و تاوان و بێفەرمانی خوای پەروەردگار و قەدەغەکراوەکان بشکێنێت. ئەو کەسانەی کە گوناهبار و تاوانبارن کە لە ڕۆژی قیامەتێدا دەچنە جەهەنەم، خوا پەناماندات. لەوێدا دان بەوە دادەنێن کە عەقڵیان نەبووە ئەو عەقڵەی کە لە گوناه و تاوان بیان گێڕێتەوە، نەیان بیستووە بەو معنایی کە دەرس و پند لە بیستنەکە وەربگرن. هەموو کەسێک دەبیستێت،
بەڵام هەموو کەس دەرس و پند وەرناگرێت، بەڵام هەموو کەس ناگەڕێتەوە بەهۆی ئەو بیستنە. جا لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسانە دان بە هەڵە و تاوانی خۆیان دادەنێن. خی گەورە باسییان دەکات، دەفەرمێت ئەو کەسانەی کە دەچنە ناو ئاگری دۆزەخەوە دەڵێن وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. بخوا ئەگەر لە دنیادا ئێمە بیستپامان بیستنێک کە پێی بگەڕێەوە دەرس و پەندی لێوەربگری، نەک هەر بیستنێک دەبیستی بەڵام گوێڕایاڵی نابێ و دەرس و پەند وەرناگرێ و ناگەڕێەوە. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. ئەگەر ئێمە لە دنیادا بیستپامان پندمان وەربگرتایە عەقڵمان هەبوایە ئێستا هەرگیز لە هاوڵانی ئاگری دۆزەخ نەدەبووین. عەقڵ ئەو کەسەیە بەر لەوەی بگاتە ئەو ڕۆژە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و عەقڵێکی هەیە کە پێی دەگەڕێتەوە لە گوناه و تاوان و ناکەوێتە ناو بێفەرمانی خودای پەروەردگار. ويل لكل أفاك أثيم. ئای هاوار بۆ ئەو کەسانەی کە زۆر درۆ دەکەن، زۆر تاوانبار و گوناهبارن، خوا پەنامەندات. ئەو کەسانەی کە يسمع آيات الله تتلى عليه، ئاەتەکانی خوای گەورە دەبیستن بەسەریاندا دەخوێندرێتەوە، ثم يصر مستكبرا كأن لم يسمعها. خوای گەورە بۆمان باز دەکا، پاشان سووربوونیان لەسەر تاوان و گوناهە زیاد دەکات لە جیاتی ئەوەی بگەڕێنەوە، كأن لم يسمعها، وەکو ئەوەی کە هەر نەیان بیست بێت. هیچ چەند کەس نابینین ئاەتی خوای گەورەی بۆ دەخوێندرێتەوە، فەرمایشتی پێغەمبەری بۆ دەخوێندرێتەوە صلی الله عليه وسلم، کاکە ئەوە هەڵەکەتە، ئەوە گوناهەکەتە، ئەوە گوناه و تاوان و بێفەرمانی خوای گەورەیە لێی دوورکەوە مەیکە، وەکو ئەوەی کە کوردەواری دەڵێ هەر نەبای بێت نەبارانی بێت. کوردەواری دەڵێ لەو گوێی ناچیتە ئەو گوێی، یعنی هیچ نابیستێت. ئەو کەسانە خوای گەورە دەفەرمێ فەبەشیرهو بعەذاب ئەلیم، دەی موژدەیان پێ بدە، پێیان بڵێ وەکو تانە لێدانێک پێیان بڵێ و هەواڵیان پێ بدە ئەوانە ئاگری دۆزەخ دەیانگرێت و ئاگرێکی بە ئێشی دۆزەخ تووشیان دەبێت. خوای گەورە پەنامەندات. دووەم لەو جۆرە کەسانەی کە ئەهلی ئاگرن یاخود سیفاتی ئەهلی ئاگریان هەیە، ئەو کەسانن کە خیانەتکارن، خیانەت لە ئەمانەت دەکەن، خیانەت لە دینداریدا دەکەن لە بەرامبەری خوای پەروەردگاردا، شتێک دەڵێن بەڵام لە دڵیاندا ئەوە نییە، خیانەت لە خەڵک دەکەن، خیانەت لە ماڵی خەڵک دەکەن، خیانەت لە ناموسی خەڵک دەکەن دوو لە ڕووی جەنابتان، ئەوەی کە بۆیان بکرێ لە خیانەت سەڵ ناکەنەوە. ئەو کەسانە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردوون کە ئەهلی ئاگرن. أو كساناه ولا تجادل عن الذين يختانون أنفسهم إن الله لا يحب من كان خوانا أثيما. دەزانی خوای گەورە کەی خۆش ناوێت؟ ئەو کەسانە کە خەوانن ئەثیمە، زۆر خیانەتکارن، سیغەی مبالغەیە و هەروەها زۆر گوناهبار و تاوانبارن، خوای پەروەردگار ئەو جۆرە کەسانەی خۆش ناوێت. ئەبی هورەیرە بۆمان دەگەڕێتەوە لە فەرمایی شتێکدا کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ولا يجتمع الصدق والكذب، دەی ڕاستی و درۆ هەرگیز بەیەکەوە کۆنا بنەوە، ولا تجتمع الخيانة والأمانة جميعا، دەی بەخوا خیانەت و ئەمانەت پارێزیش لەگەڵ یەکتردا کۆنا بنەوە، ناگونجێ ئینسانێک خیانەتکار بێ و دادپەروەر و ئەمینیش بێت، ئەو دوانە بەیەکەوە کۆنا بنەوە. فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز خیانەت لەگەڵ ئەمانەت پارێزی کۆنا بێتەوە لە ئینساندا، کەواتە ئینسان وەریای خۆت بە، نەبی لەو کەسانەی کە ئەهلی ئاگرن، خوای گەورە پەناماندات. سێم لەو کەسانەی کە ئەهلی ئاگرن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردوون، دوو لە ڕوو جەنابتان ئەو کەسانن کە زۆر درۆ دەکەن، ئەو کەسانن کە ڕاست نین لە ژیانیاندا، ئەو کەسانن کە ڕاست ناکەن لە قسەیاندا، لە کرداریاندا ڕاست نین. خوای پەروەردگار دەفەرمێت وەیل لكل ئەفاک ئەثیم، هاوار بۆ ئەو کەسانە، دۆزەخ بۆ ئەو کەسانە، ئاگری دۆزەخ بۆ ئەو کەسانەیە کە ئەفاکین ئەثیم، زۆر درۆ دەکەن، هەر قسەیەک دەیکەن تاوەکو درۆیەک هەبێ ڕاستیەک ناڵێت. ئەثیم ئەو کەسانە زۆر گوناهبار و تاوانبارن، زۆر گوناه دەکەن، سەڵ لە هیچ گوناهێک ناکەنەوە، لە خوای پەروەردگار ناترسێن. ئەو کەسانە خوای گەورە دەفەرمێت ئاگری دۆزەخ بۆ ئەو کەسانە،
ئای هاوار بۆ ئەو کەسانە ئەی ئینسان دەبگەڕێەوە کاتێک دەبیستی ئاەتی خۆی پەروەردگار هل أنبئكم على من تنزل الشياطين خواهي قورة دفرمي آية هوالتان بيبدم شيطان كان دين لايكي هاو فرمايشتي خواهي پروردگارة دفرمي هوالتان بيبدم شيطان كان دين لايكي هاو دمي كين هاو ري كين تنزل على كل أفاك أثيم هاو ريتيان لقال أو كسانة هي ودين لاي أو كسانة وەسەبوو ئەو کەسانە دەکەن هاوڕێ و هاودەمی ئەو کەسانن کە زۆر درۆزنن و هەروەها زۆر گوناهبار و تاوانبارن زۆر گوناهبار و تاوانبارن شەیطان هاودەمی ئەو کەسانەیە خوا پەنامەندا چ خێرێک بە ئینسانەوە دەبێت کاتێک کە شەیطان هاوڕێت بێت شەیطان بێتە لای ئەو کەسە دەی هەروێرانی دەکات دەی ئەو کەسە بەهۆی ئەو گوناه و تاوانەوە خۆی وا لێ دەکات کە شەیطان هاوڕێ و هاودەمی بێت ئینسانی موسڵمان خوای پەروەردگار خۆشەویستیەتی مەلایکەت و فریشتەکان ئەو کەسان ئیماندارانەیان خۆش دەوێت دوعای خێریان بۆ دەکەن بەڵام ئینسانی خراپ خوا پەنامەندا شەیطانەکان دەبنە هاوڕێ و هاودەمی ئەحنەف دەفەرمێت ئەحنەف کە یەکێکە لە زانایان دەفەرمێت ئیسنانی لا یجتەمیعان بەخوا دووشت هەیە هەرگیز بە یەکەوە کۆ نابێتەوە درۆ و پیاوەتی و مڕوئەت لە ئینساندا بە یەکەوە کۆ نابێتەوە کاتێک کە ئینسان زۆر درۆی کرد خوا پەنامەندات ئینسان مڕوئەت و پیاوەتی و شەخسیەت و کەسایەتیشی نامێنێت زۆر جوانی فەرمووە ئەو دوانە بەخوا هەرگیز بە یەکەوە کۆ نابنەوە ئەو دوانە لە ئینساندا بە یەکەوە کۆ نابنەوە ئەی ئینسان بیر بکەوە ئەوڕۆ دنیایە بەیانی قیامەتە دەی ئینسان هەر بۆ دنیاشی قازانجە کە ڕازگۆ بێت و ڕاست بێت بەڵام کە ڕاست نەبوو بەڕاستی شەخسیەت و کەسایەتی و مڕوئەتیشی دەکەوێتە ژێر پرسیارەوە عەبدوڵڵای کوڕی مەسعودیش دەفەرمێت گەورەترین گوناه و تاوان لە دوای شیرێک بریتیە لە درۆکردن خوای گەورە پەنامان بدات چوارەم لەو کەسانەی کە ئەهلی ئاگەرن ئەو کەسانن کە فێڵبازن ئەو کەسانن کە دەستبڕ و قۆڵبڕن ئەو کەسانن کە ساختەچین هەتا وەکو سەختەیەک و خراپەیەک و فێڵێک هەبێت هەرگیز چاکەیەک و ڕاستیەک ناڵێن و نایکەن ئەو کەسانە ئەهلی ئاگەرن پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم المؤمن غر كريم والفاجر خب لئيم ئینسانی موسڵمان کەسێکی دڵپاکە ئینسانی موسڵمان کەسێکی ڕاستە ئینسانی موسڵمان کەسێکە ناخی و دەرەوەی وەکو یەکوایە ئەوەی کە دەیڵێت ئەوەی کە لەسەر زمانی دەردەکەوێت ئەوەی کە دەیکات لە زاهیردا لە ناخیشیدا هەر ئەوە هەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فەرمایشتی پێغەمبەرە ئینسانی موسڵمانی ڕاست ئینسانێکی دڵساف ئینسانێکی ئەمین ئینسانێکە ناخ و دەرەوەی زاهیر و باتینی وەکو یەکوایە بەڵام ئینسانی فاسق ئینسانی لە ڕێدەرچوو ئینسانی گوناهبار و تاوانبار ئینسانی خراپکار ئەو کەسەیە کە هەمیشە ڕووی لە خیانەت و خراپەیە ناخی و زاهیری وەکو یەک نییە لەسەر زمانی شتێک دەڵێ لە دڵیشیدا شتێکی دیکە هەیە شتێک دەکات لە زاهیر بۆ ئەوەی کە خەڵک بخەڵەتێنێ بەڵام لە ناخیدا قەنەعەتی پێ نییە و شتێکی دیکە هەیە ئاو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شێوازەیە بۆمان باز دەکات لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت إن شر الناس ذو الوجهين خرابترین ئینسان لەو دنیادا کێیە ئەو کەسانن کە دووڕوون دوو لە ڕووی جەنابتان الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه ئەو کەسانەی کە دێنە لای ئەو بەڕوویەک لەولاش بەڕوویەکی دیکەوە ئەو کەسانەی کە دووڕوون لە ژیانیاندا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خراپترین کەس لەناو خەڵکدا ئەو کەسانن کە کەسانێکی دووڕوون لەولایە بە نەوعێک دەڵێن لەولایەش بە نەوعێکی دیکە دەڵێن پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانە خراپترین کەسن دەی ئەی ئینسان بیر بکەوە لە کامیانی ئەوانە هەمووی فەرمایشتی خوایە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە باسی دەکەین پێنجەم لەو کەسانەی کە ئەهلی ئاگرن خوا پەناماندات ئەو کەسانن کە خوو ڕەوشتیان جوان نییە ئەو کەسانن کە مامەڵەیان باش نییە لەگەڵ خەڵک
ئەو کەسانن کە قسە و گفتاریان باش نییە، موافقی شەرع نییە، ئەو کەسانن کە کردەوەکانیان باش نییە، ئەو کەسانن کە ڕەوشت و ئاکاریان لەناو کۆمەڵگەدا باش نییە و لەگەڵ کەس مەدار ناکەن. کوردەواری دەڵێ لەگەڵ کەس هەڵ ناکات، نەقسەی باشە، نەکردەوەی باشە، نەخوو ڕەوشتی باشە، نەمامەڵەی باشە لەگەڵ خەڵک. ئەو کەسانە ئەهلی ئاگرن، خوا پەناماندات. پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم المؤمن ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء. إنساني مسلماني راست طعن لخلق نادات، تانا لخلق نادات، وتزماني ناتواو نية، زماني خراب نية، أكانوا الروشتي خراب نية. إنسان نية لعناد لخلق كات، تانا لخلق بدات، جنيو بخلق بدات، قصي خراب كات، بەڵکو ئینسانێکە لە ڕووی زمانەوە ئاکار و ڕەوشتی زۆر تەواو چاکە و هەروەها ڕەوشتی زۆر بەرز و چاکە. إن الله تعالى يبغض الفاحش والمتفحش. خوای پەروەردگار فاحشە و خراپە و خراپکاری خۆش ناوێت، قسەی خراپی خۆش ناوێت، کردەوەی خراپی خۆش ناوێت. خوای پەروەردگار ڕەوشت بەرزی خۆش دەوێت، چاکەکاری خۆش دەوێت، زمان پاکی خۆش دەوێت، ڕاستیەتی خۆش دەوێت. ئەگەر دەتەوێت خۆشەویستی خوای پەروەردگار بی، دەی خوای پەروەردگار چاکە و چاکەکاری خۆش دەوێت، بەڵام خراپە و خراپەکاری خۆش ناوێت، قسەی خراپی خۆش ناوێت، ئاکار و ڕەوشتی خراپی خۆش ناوێت. ئینسانی مسلمان ئینسانێکی ڕەوشت بەرزە، ئینسانێکی ئاکار بەرز و ئاکار جوانە، لە ڕووی زمان و قسەوە ئینسانێکی زۆر تەواوە، لە ڕووی ئاکار و ڕەوشتەوە تەواوە، لە ڕووی مامەڵە و هەڵسوکەوتەوە لەگەڵ خەڵکدا ئینسانێکی ڕەوشت بەرز و چاکەکار و تەواوە. ئەو کەسانەی کە ڕەوشتیان تەواو نییە، ئەو کەسانەی کە ئاکار و مامەڵەیان لەگەڵ خەڵکدا تەواو نییە، ئەو سیفەتە سیفەتی ئەهلی ئاگرە، یان ئەو کەسانە خوا پەناماندات کەسانێکن کە ئەهلی ئاگرن. کەواتە نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو فەرمایشتە و ئەو بابەتە چیمان پێ دەڵێت، چیمان فێر دەکات، ئێمە لە کوێی ئەو بابەتە داین، دەبێ ئێمە چی لە بەرچاو بگرین. یەکەمیان ئێمە دەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە ئینسانی عەقڵ ئەو کەسەیەکە فەرمانی خوا و پێغەمبەر دەبیستێ شوێنی دەکەوێت. ئەوە ئینسانێکی عەقڵە، ئەوە ئینسانێکی تێگەیشتووە. ئینسانی وهەیە خۆی پێی وایە کە کەس لەو کەسە عەقڵتر نییە، پێی وایە پرۆفیسۆرە، پێی وایە ڕۆشنبیرە، بەڵام خوا ناناسێت. ئەوە عەقڵێکی دنیایی هەیە، عەقڵی خۆبەڕێوەبردنی هەیە لە دنیادا، بەڵام عەقڵی دینداری و عەقڵێکی قیامەتی نییە. ئینسانێک خوا نەناسێت، خالق و ڕازق خۆی نەناسێت، ئەو پەروەردگارە نەناسێت کە دەچینەوە بەردەستی لە ڕۆژی قیامەتدا. ئەو کەسە عەقڵی لەکوێ بووە؟ بەڵێ عەقڵێکی دنیایی هەیە، بەڵام عەقڵی دینداری و قیامەتی نییە. ئەو کەسە عەقڵ و تێگەیشتووە، عەقڵێکی تەواوی هەیە. ئەو کەسەی کە فەرمانی خوا و پێغەمبەر دەبیستێت صلی الله عليه وسلم شوێنی دەکەوێت، بیر دەکاتەوە، بەر لەوەی کە بمرێ لە خەوی بێ ئاگایی و خەبەر دێت، بەر لەوەی بگاتەوە لای خوای پەروەردگار، شتێک ناکا کە خەجاڵت بێ لە بەردەمی خوای پەروەردگاردا. ئەو کەسە عەقڵێکی هەیە کە دەیگەڕێتەوە لە خراپە و خراپەکاری، چونکە ئینسان لە ڕۆژی قیامەتێدا دان پێدا دێنێت کە عەقڵی نەبووە، بەڵام لە دنیادا خۆی دەخەڵەتێنێت. لە قیامەتدا وەکو فەرمای ئایەتەکەمان خوێندەوە، دان بەوە دادەنێت ئەگەر بیبیستایە و عەقڵی هەبوایە لە کەسانێک نەدەبوو کە ئەهلی ئاگرن، کە هاوڕێی ئاگرن، دەستنە ناو ئاگری دۆزەخەوە. خۆی گەورە پەنامان بدات. پیاوێک پرسیار لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، پێی دەڵێت من ئەکیەس الناس، ئەی پێغەمبەری خوای کێ لە هەموو کەس عەقڵترە، کێ لە هەموو کەس تێگەیشتووترە؟ ئێمە کە بمانەوێ کەسی عەقڵ بناسین، ئێمە کە بمانەوێ بزانین عەقڵ چییە و عەقڵ کێیە، دەبێت تەماشای شریعەتی خوای پەروەردگار کەین، تەماشای فەرمایشتی پێغەمبەر کەین صلی الله عليه وسلم. پێغەمبەر لە خواوە دەیڵێت ئەو کەسەی کە پێی وایە ئەوە عەقڵە و ئەوە بێعەقڵە، هەر لە خۆیەوە و لە ئارزووی خۆیەوە دەیڵێت، بەڵام پێغەمبەر بەهۆی وحیەوە قسە دەکات. مسلمان گوێ لە پێغەمبەر دەگرێت صلی الله عليه وسلم، بەپێی فەرمایشتی پێغەمبەر بیر دەکاتەوە. فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، پیاوێک پرسیاری کرد کێ لە هەموو کەس عەقڵ و تێگەیشتووترە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەکثەرهم ذیکرا للمەوت، ئەو کەسەی کە زۆر بیری مردن دەکات
وأكثرهم استعدادا للموت. أو كسيك خوي بمردن آمادة دكات. يعني شي يعني لدنيا دا بشوازك درجي حساب بو قبر قيامتي خوي دكات، حساب بو مردن دكات بشوازك درجيت ناو قبري خوي ويران ناكات، خوي لبردمي خوي پروردگار خجالت ناكات. أو كس عقلا لبردمي خوي پروردگار داشتيق نكا خجالت بيت. پیغمبر فرموي صلى الله عليه وسلم أو كس لهمو كز عقل ترى تيجيش ترى كحساب بو قبر قيامتي خوي دكات، حساب بو مردن دكات. لدنيا دا بشوازك درجيت ناو قبري خوي ويران ناكات، شتيق ناكات كخجالت بيت كاتي كدشيته وبردمي خوي پروردگار. جا پیغمبر فرموي أولئك الأكياس براستي أو جورا كسانا عقلو تيجيشتون ذهبوا بشرف الدنيا وكرامة الآخرة. براستي أو كسانا شرف مندن لدنيا دا، براستي أو كسانا قورا لدنيا دا، أو كسانا ريزو حرمتي قيامت بدز دينن كبو شوازية درجين بو شوازية بيردك نوا قبر قيامتي خويا ويران ناكن. أو كسانيك حساب بو مردن دكن حساب بو قيامت دكن. پیغمبر فرموي صلى الله عليه وسلم لهمو كز عقلو تيجيشتو تر أو كسانن دي أو كساني خاوني أو عقلا أو كسانا لقيامت دا بختور سرفرازن دي لدنياش دا هر سرفرازن. بلام إنسان كوان بو براستي أو كسا عقل نية تيجيشتو نية أو كسا لقيامت دا خجالت دبيت. بويا پیغمبر صلى الله عليه وسلم آقاداري كردوين توكا أو بينش كسانا كباس مان كردن أهلي آقرن ياخد صفات أهلي آقريان هيا بو أوي إما بير كينوا لو كسانا نبين أو صفتانا من نبيت بو أوي إما وريابين بياني عذرنيني نوق لينكين نلا إنما انزانيوا كاتك كده بيستي پیغمبر صلى الله عليه وسلم شي فرموا عقل أو كسي شويني دكويت عقل أو كسي بير دكاتوا عقل أو كسي پندوار دقريت بو أوي إنسان لروجي قيامت دا خجالت نبيت. دعا دكينو دبارين وخوايا بقوري خوت واما اللي بكيكا لو كسانا نبين كأهلي آقرن. يا ربي خواي پروردگار لو كسانا نبين كخجالت دبن لبردمي تودا. يا ربي خوايا لو كسانا نبين كصفاتي أهلي آقريان هيا بمان يري لو كساني كپند وردقرن بمان يري لو كساني كخاون عقلا كبير دكن وتيدقن. وقتك فرمايشتي خواي پروردگار و پیغمبر دبيستن دقرين و درس پندي لي وردقرن وهر وها سودي لي دبنو دقرين و شوين پیامي خداي پروردگار دكون. يا ربي خوايا يان لسر إيمان وإسلامتي بمان جيني خوايا لسر إيمان وإسلامتي بمان بريني. يا ربي خوايا جورا لسر كلمة شياتمان كلمة توحيد زندمان كي ولا روج قيامتي دا. يا ربي خوايا جورا خجالت من نكي. يا ربي خوايا جورا لجناه تاوان بمان باريزي لبي فرماني خود بمان باريزي وأمان لبكي بابندي أو شريعة وبرنامج توبين شاكتر لو ديني تو حالي بيني شويني بكوين. يا ربي خوايا پروردگار لا ناخوشي و ناراحتي كاني دشتي محشر بارز راومان كي لا اقري دوزخ بارز راومان كي لا صفة كاني اهلي اقر بارز راومان كي. يا ربي خداي پروردگار بمان ياري لو كساني اهلي بهاشتن لو كساني ايمان داري تواو راستقينن لروجي قيامتي دا لخزمتي پیغمبر صلى الله عليه وسلم همو من بيك وكوب كي ولا بهاشتي برناز ونعمتي خود دا. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.